ئەم کاتتان باش هیوادارم لە خۆشی و شادی دابن هاوڕێیان بەڕێز. ئەوەی دەگوترێ ئەو وردەکاریانەی کە باز دەکرێ فلانە کەس وای گوت فلانە کەس وای نەگوت، دیدارەکە لە فلان شوێن سازکرا، ڕووبیۆ چووە فلان شوێن، هەر هەمووی لەلایەکەوە لە ڕاستیدا تەماشا دەکەن وردەکاریەکە وردەکاریەکی بێمانایە. ئەوەی لێرەدا گرنگە بەڕاستی شتێک لە ناوچەکەدا ڕوئەدا و ئەو شتە کاریگەریەکی چۆنی لەسەر ئێمە دەبێ. ئەویش ئەوەیە ئێمە دەبینین لە دوای شەڕە گەورەکەی نێوان ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێراندا و لە دوای ئەوەی کە ڕوون بووە کە کۆماری ئیسلامی ئێران ئەگەری ڕوخانی بەو شێوەیە زۆر کەمە، خەڵک ڕاناپەڕێ و ڕژێمەکە ئەتوانێ بەبێ ڕێبەر و بەبێ سەرکردەکانی سەر لە نوێ خۆی ئەپدەیت بکاتەوە پەلاماری بەرامبەر بدا و لە هەمان کاتدا تەحەدی کۆمەڵێک بابەتی لێ بکە و بتوانێت ئابووری جیهان پەک بخە و زیان لە هاوکاران و هاوپەیمانانی ئەمریکا بدات. لە دوای ئەمە گۆڕانکاریەک دێتە ئاراوە. ئەویش ئەوەیە بە سەرەتا پرسیاری یەکەم بکەین. باشە بەڕێبەرایەتی عەبدولفەتاح سیسی بۆ وەزیری خارجی مەسر، سووریا، سعودیا، پاکستان لە قاهیرە کۆ دەبنەوە. هۆکاری ئەمە چییە؟ هۆکاری ئەمە چییە کە ئەم جارە کۆبوونەوەی ناتۆ بە ئەنقەس دەخرێتە ئەنقەرە و ترامپیش کە هیچ گرنگیەک بە ناتۆ نادا، پێی وایە ناتۆ مردووە، پێی وایە ناتۆ پڵنگێکە لە کارتۆن دروست کراوە، دێتە کۆبوونەوەکە وانە وە کە دێتە کۆبوونەوەکە کۆمەڵی قسەی هیچ پووس دەکا، یعنی هەم سوکایەتی بە ناتۆ بە سەرکردەکانی ناتۆ دەکا، ئەڵێ من لە بەرخاتری ڕەجەب تەیب ئەردۆغان دێم، لە بەخاتری ئێوە نایم، کەواتە لە بەرخاتری ناتۆ نایم، لە بەخاتری ڕەجەب تەیب ئەردۆغان دێ. وا دیارە ئێمە دەزانین ترامپ دەیەوێ شۆوێک بکە، یعنی هەم دێ هەم نایە، هەم سوکایەتیان پێدەکا و بچووکیان دەکاتەوە، هەم بەبێ ئەوانیش ناشی، چونکە دەزانێتن ترامپ مەسەلەی ناتۆ بابەتێک نییە بە تەنیا لە ئەمریکا لە دەستی سەرۆکدا بێ. ئەمە پنتاگۆن، بیرۆکراسی سەربازی، دەوڵەت بەگشتی و کۆنگرێس و سێنات ڕۆلی زۆر گەورەتر دەبینن، بەڵام لە هەمووی گرنگتر پنتاگۆنە کە وەکو دەوڵەتە قوڵەکەی ئەمریکا سیر دەکرێت. لە هەمان کاتدا پرسیارێکی دیکەی گرنگ هەیە. باشە پاکستان ئەو سەرۆک وەزیرە شەریف چێ هێنایە سەردەسەڵات؟ ئەمریکا هێنایە سەردەسەڵات، سەرۆکی پێشوویان دەرخست، کودەتایان لەسەر کرد و ئەمیان هێنا سەردەسەڵات و ئەمە چێ هێنایە سەردەسەڵات؟ عاسم مونیر هێنایە سەردەسەڵات. ئەو پیاوە سەرفەرماندە سەربازیە کە بەردەوام لە لای ئێرانیەکان ڕێزی لە دەگیرێ و ئەو زۆر زیاتر ڕێز لە ئێرانیەکان دەگرێ بەردەوام. ئەو دوانە تەماشا دەکەین گەورەترین و خۆشەویستترین کەسن لە لای ئەمریکا، بەڵام لە هەمان کاتدا باوەڕ پێکراوترین کەسیشن لە ئێران. زۆر سەیرە وانە ینی دەوڵەتی دیکەمان هەیە کە پەیوەندی خراپتریان هەیە لەگەڵ ئەمریکا، ئێران زۆر باوەڕیان پێ ناکە، بەڵام باوەڕ بەو پاکستانە دەکا و پاکە و باوەڕ بە قەتەر دەکا و باوەڕ بە ئەمیرەکانی قەتەر دەکا، سەرباری ئەوەی کە قەتەریەکانی باش کوتایەوە. هەر وەکو خۆتان دەزان گەورەترین بارگای سند کۆم لە جیهاندا بە تایبەتی لە بواری لۆجستیکی سەربازیدا و لە بواری چەک و تەقەمەنیدا لە قەتەر، یعنی ئەو هێرشەکانی عراق لە قەتەر ڕێکخران، هێرش دژی داعش لە قەتەر ڕێکخران و هەموو چەک و جبڵخانەکان و کەلوپەلی سەربازی کە پێشتر لە بۆ ڕۆژ ئاوا و هێزەکانی سووریای دیموکراتیک دەچوو هەر لە قەتەرەوە دەکراوەنە. یعنی قەتەر مەیدانێکی گرنگی لۆجستیکی ئەمریکا بوو، ئێران باش لێیدا و زیانێکی زۆر گەورەی بە قەتەرگیان و لە کۆتاییدا غازی قەتەریشی لە سەدا 60 پەک خست، ئێستا لە سەدا 40 کار دەکە، بەڵام سەرباری ئەوەی هەم قەتەر بەردەوام لە دەرگای ئێران دەدام و هەمیش ئێران لە هەمویان زیاتر باوەڕی بە قەتەر هەیە. ئەو کۆبوونەوەی کە لە سویس ڕاسازکرا لە ڕاستیدا شوێنەکە هۆتێلێکی قەتەریەکان چەند ساڵ لەمەوبەر کڕیان و ئێرانیەکان لەوێ چوون لەگەڵ ئەمریکیەکان دانیشت و لەوێ خەوت و لەوێ نانیان خۆر. ئەمە ئەوە شتێکی زۆر گرنگە وەکو متمانە وانە. لێرەدا دەبینین بە ئاشکرا شتێک لە ئارادا، ئەویش ئەوەیە ئەمریکا استراتیژیەکەی پاشەکشێ دەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. استراتیژیەکەی ئەمریکا چیە؟ دیزاینکردنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. پێشتریش ئەمە لە سەردەمی عراقدا دیزاینکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە و ئەم زۆرشتانە هەر هەبوون، بەڵام ئەم جارە چی هاتە سەری؟ ئەم جارە بە ئیسرائیل، بە دەستی ئیسرائیل
و ئەمە تەماشامان کرد بە تەواوەتی تێکشکا و زیاتریش تێک دەشکێ لە بۆ هەندێک تەماشا دەکەین ئیسرائیل لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دیپلۆماسیەوە لە ڕووی استراتیژیەوە هیچ شتێک نەماوە نەیدۆڕێنێ بەرامبەر بە قەزیەی فەڵەستینی و قەزیەی عەرەبی و قەزیەی ئیسلامی هیچ شتێک نەماوە نەیدۆڕێنێ وا دیارە لێرەدا ناڵین ئیسلامی سیاسی بردووتیەوە ئیسلامی سیاسی پێش ئیسرائیل زۆر فاحیشانەتر بووە و دۆڕاوە لە بۆ هەندێک باسی ئیسلامی سیاسی ناکەن بەڵام ئیسرائیل کە گوایە دەیویست ڕۆژهەڵاتی ناوەڕاست دیزاین بکە بەڵکو نەوەک ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵکو ناتوانێت غەزە دیزاین بکە ناتوانێت لوبنە دیزاین بکە و ئێران بە ئاشکرا شەڕەکەی لە لوبنانی پێڕادەگرێت ڕاستە ئیسرائیل ئەو دەوڵەتە نییە کە پەیوەست بێ بە پەیمانەکان بە بەڵێنەکان بە بابەتگەرێکی وەکو دابوونەریت و یاسای نێودەوڵەتی پێویست نیە بەم شتانە بە هیچ شێوێ ئیسرائیل پێشتریش پێویست نەبووە ئێستاکەش پێویست نەبووە جاسووسی ئیسرائیل لە ئەوڕۆپاش پێشتر لە فەڕەنسا لە بەلجیکا لە ئەڵمانیا خەڵکیان دەکوشت ئێستاکەش دەیکوش لە ئەمریکا خەڵکیان دەکوشت ئێستاکەش دەیکوژن ئەگەر نەیکوژن دۆسیای چۆک و دۆسیای ئەپشتینی لە بۆ ساز دەکەن ئەمە ڕاستە بەڵام لە هەمان کاتدا زۆر گرنگە دەوڵەتێکی ئیسلامی ئێرانی ئیزۆلەکراو بتوانێت بە ئەمریکا بڵێ ئەگەر تەقەکردن لەوێ ڕانەگری من لەگەڵت دانانیش و ئەگەر دانیشتم مێزەکە بەجێ دێڵە ئەمانە هەمویان نیشانمان ئەدەن کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستێک دروستە بێ بۆشایەکی تێدایە لەو بۆشاییەنەدا کۆمەڵێک بابەتی استراتیژی پرسیاری استراتیژی زۆر گەورە هەنە ئایا سیستەمی جیهانی نوێ سیستەمی جیهانی زۆر جەمسەریە ئەوە هیچ یەک جەمسەری نەما بەڵام ئایا زۆر جەمسەریە و یانیش بێ جەمسەریە ئەمەش یعنی بێ جەمسەریشیە کە هیچ جیهانێک ئەوە نا ترسناکە هیچ جەمسەرێکی نییە کەواتە هیچ پەیوانەیەکی ئەخلاقی نییە و جیهانێکە لە بەرامبەر مەترسی و زۆر ڕوبەڕووی مەترسی زۆر گەورە دەبێتەوە دەوڵەتەکان دەبێت زۆر بترسن ئێستا من سەرۆکی دەوڵەت بام ئەندام پەرلەمان بام سیاسەتمەدار بام شەو خەوم لێ دەکەوت یان نازانم بێگومان لە جیهانی ئەمڕۆدا بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سیاسیەکان سیاسەتمەداری شەلاتین سیاسەتمەدار نین ئەمانە سیاسەتمەدار نین بۆی تەقەی سەریان دێ چی دەقەومێتی ناقێ بەڵام دنیای بێجەمسەر دنیایکی زۆر مەترسیدارە یان بابینە سەر بابەتەکە چیە بابەتەکە ئەوەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بۆشاییەکیە و ئەو بۆشای چێ پڕی دەکات هەر هیچ نەبێ پڕ بکرێتەوە بۆ ئەوەی زیانەکەی لەسەر جیهان زۆر گەورەتر نەبێت چونکە جیهانی ئەمڕۆ جیهانی گلۆباڵە ئەتۆ ناتوانێت بڵێ من لە کەندا و جەنگێک هەڵدەگیرسێنم بە تەنیا زەرەر لە ئەمریکا دەدا لە ئێران دەدا نەخێر یان ئێران با بڵێن لە ئەمریکا دەدان لە قەتەر دەدا لە کوێت دەدا نەخێر ئەتۆ هەر ڕووداوێکی وەها ئەگەر حسابی بۆ نەکرێ کاریگەری لەسەر ئێکۆنۆمی گلۆباڵی جیهان دەبێت تەماشا دەکەن ئەوڕۆ ئێکۆنۆمی گلۆبال لە بەرامبەر مەترسی و زۆر گەورەدا مەترسی چییە یعنی خۆ مەترسی ئەوەی نە دۆلار بەچەندە و یورۆ بەچەندە و یانیش بەرمیلی نەوت چەندە مەترسی گەورەترین مەترسی بۆ سەر سەرمایەداری بۆ سەر فینانسی گلۆبال اون ستابیلیتیتە یعنی ناسەقامگیری ئەو ناسەقامگیریە هەیە لە منداڵێکی 6 ساڵیش بپرسی بەڵێ ناسەقامگیریەک هەیە کەواتە زۆر مەترسیدارە دەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا شتێک بدۆزرێتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەمەودا بەبێ ئێران دەبێ ئەوە ئێران نیشانیدا نایکە قبول ناکە لێی دەدا حیسابی بۆ ناکە باشە ئەو دەوڵەتانێک کاوە پەیمانی ئەمریکا ناتوانن خۆیان بپارێزن نەخیر پاتریۆتت هەیە چییە لێی دەدا لە پاتریۆتیکەدا ڕادارت هەیە ئەوە ڕاداری قەتەر بەهێزترین و گەورەترین ڕاداری جیهان نەبوو بەڵێ بەهێزترین ڕاداری ئەمریکا هەتاوەکو ئێستا لە قەتەر ئێران تێکی نەشکە تێکیشکە کەواتە لێرەدا هیچ گەڕانتیەک نییە کە ئەوە ئەم هێزێکی وەکو ئەمریکا بتوانێت ئەو هاوپەیمانەیە ئەو هاوپەیمانانە بپارێزی باشەکەی تەسلیمی ئێرانی بکە نەخیر ئەمەش نابێت چۆن دەبێت هاوسەنگێک بە تەواوەتی تێک دەچێت چۆن لە عێراق کاتی خۆی سونی ڕژێمێکی سونی دڕندە لاچوو ڕژێمێکی ئەمجارە شیعی تندڕە و تۆڵە سەنێرەوە هات 5 ساڵ لە بەغدا هەر ڕۆژ خوێن لە جادەکاندا دەڕژە شیعیان سونی تەقیان لە یەکتری دەکرد 4-5 ساڵی خەیاند هەتا مالیکی هات تۆزێک کۆنتڕۆلی کرد کەواتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا تۆ ناتوانانی لە دوای ڕژێمێکی
مەیل ئیسرائیلی مەیل ئەمریکانی مەیل سنی ئەمجارە هەمووی تەسلیمی ئێران بکە ئەمەش نابێت باشە هاوپەیمانەکانی ئەمریکا لە مەودووە واز لە ئەمریکا دێنن نەخێر ئەمە سەدی سەد ڕاست نییە کە واز لە ئەمریکا دێن زۆر برادری چەپ و کۆمۆنیست و شتیوانە باس لەمە دەکەن کە گوایە لە مەودووە ئەمانە هەمویان واز لە ئەمریکا دێنن نەخێر شتیوان نابێت ناتوانە ئەمانە واز لە ئەمریکا بێنن و ئەو تێکەڵبوونەکی زۆر زۆر ئەوە نییە ینی وە پێویستیش نییە لە جیهانی ئەمڕۆدا جیهانی ڕەش و سپینە یان ئەتو دۆستی منیان یان ئەتو دژمنی منی با نمونەیەک بینیەوە من باسی پاکستانم کرد ئەوانەی ئێستاکە لەسەر پاکستانن هەم سەر فەرمانداری سوپای گشتی عاسم منیر کە لە دیدارەکانی نێوان ترامپ و خامینەیدا مشتەبادا ڕۆڵێکی یەک لاکەرەوە دەبینێ ئێرانیەکان زۆر ڕێزی لێ دەگرن ئەویش زۆر ڕێز لە ئێرانیەکان دەگرێت لە دوایان دەڕوا کە ئێرانیەکان دەستنە پاکستان لە دوایان دەڕوا لە تەنشتیان ناڕن ئەوەندە ڕێزیان لێ دەگرێت و سەرۆک وەزیرانەکەی هەردووچیان ئەمریکا هێنایە سەر دەسەڵات وانە دوای کودەتایەک لە ماوەیەکی نزیکدا لە هەمان کاتدا ئەو پاکستانە لە ڕووی سەربازی و لە ڕووی ئابووری ئاوێتەی کام هێزی جیهانیە ئاوێتەی چینە چین ئەگەر بیهەوێ بە 24 ساعتان پاکستان وشک دەکە لە بواری ئابووریدا و چین نەبێ تەکنۆلۆژیای پاکستانی لە بەرامبەر تەکنۆلۆژیای سەربازی هیندی هیچ نییە بەڵام چینە ئەو باڵانسە دروستەکە وانە کەواتە لێرەدا مەبەستم ئەوەیە ئەمە پرسیار نییە یعنی ئەمە بەس بە عەقڵی ساڵی هەفتاکان و شەستەکان تەماشای بابەتەکە بکەین کە لە مەودووە ئەو وڵاتانە واز لە ئەمریکا دێن ئەمجار ئەستنە لای ئێرانیان ئەستنە لای رووسیا یان ئەستنە لای چین شتێکی وە پێویستیش نییە و کەسیش شەرتێکی وە بەسەر دەوڵەتەکەی داناکە بۆ نمونە کە پاکستان متفقێکی ئەمریکا لەلایەک و متفقێکی چینیشە لەلایەکی دیکە هیچ کامیان ناڵێن پەیوەندی خۆت لەگەڵ چین ببڕیان پەیوەندی خۆت لەگەڵ ئەمریکا ببڕە ئەگە ناوات لێ دەکەم شتیوان نییە لە جیهانی ئەمڕۆدا شتێکی وان نییە بەڵکو خاڵە سوورەکان یەکتری دەناسن و یاری بە خاڵە سوورەکان یەکتری ناکەن تەواو پەیوەندیەکە بۆ شوێ دەمێنێتەوە لە بۆ هەندێک لە ئایندەدا دەبینین کە سیستەمێکی تەواو ئێرانی نابێت و سیستەمێکی بەبێ ئێرانیش نابێت لە بۆ هەندێک ئەمریکا بە تایبەتی لە دیدارەکەی ڕوبیۆدا بۆ کەندا و ئەوەمان بە ئاشکرا بینی کە دەوێت دڵنەوای یەک بەوان بدە بە وڵاتانی کەندا و لە هەمان کاتدا تەماشا دەکەین ئەمریکا ڕۆڵێکی زۆری هەیە کە دەیەوێت لە ڕێگای مەسر پاکستان سعودیا و تورکیا ئەو هاوسەنگی ڕابگرێت لە ناوچەکەدا بەڵام دیسان ئێرانیەکان لە بەرامبەر ئەوەدا چی دەکەن ئێرانیەکان لە بەرامبەر ئەوەدا بەردەوام دیپلۆماسیەکی زۆر زیرەک بەکاردێن بە تایبەتی ئەو عەباس عراقچیان بەڕاستی دیپلۆماتێکی زۆر بەتوانە دیارە زۆر بەتوانایە هەرچەندە بەخۆشی پەیوەندی نێودەوڵەتی خوێندەوە ئەمە لە بواری ئەکادمیشەوە پاشخانێکی باشی هەیە بەڵام لە هەمان کاتدا تەماشا دەکەین کەسێکە کە دیپلۆماسیەکی زۆر زیرەک دەکات ئەویش بەردەوام بەڵێن بە پاکستان بە سعودیا حتا بە کەمتر بە تورکیا و بە مصر دەدا ئەڵێ بە فیتی ئەمریکا بە دژمنایەتی یەکتری نەکەین وەرن با سیستەمێک دروستکەین هەمومان تێیدا بەرهەمەکەی بخۆین هەر لە بۆ هەندێش تەماشا دەکەین ئێران تا ڕادەیەک بڕیارەکانی خۆی دەربارەی هورموز گۆڕین مەسەلە سەرەتا دەیوت هورموز لە ژێر سەروەری ئێراندایە ئێستا کە شوا دەڵێ بەڵام لە بۆ مەسەلەی باج و ئیدارەکردنەکەیدا ئەڵێ لەگەڵ عومان چونکە بەشێکی کەنداوی هورموز لای خوارەوەی ئەکەوێتە سنوورە ئاویەکانی دەوڵەتی عومان سەڵتەنەتی عومان و بەشی سەروی ئێرانە ولا هەمان کەندا بەشی بەرامبەری وڵاتانی خەلیزن وڵاتانی کەنداون ئەڵێ لەگەڵ عومان بەڕاوێژی لەگەڵ وڵاتانی کەنداو ئێمە سیستەمی هاتوچۆی کەشتیەکان ڕێک دەخەین لە ژێر سەرپەرشتیاری سوپای پاسداراندا ئەمە یەک لە نمونونەکانە واتە دەیەوێ بڵێ بە ئاشکرا بڵێ کاک ئەمریکا دەیەوێ ئێوە لە بەرامبەر ئێمەش لە بەرامبەر ئێوە با ئێمە ئەوە نەکەین وەرن بە سیستەمێکی نوێی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بکەین لەو سیستەمە ڕۆژهەڵاتە ناوەڕاستەکە ئەمریکیەکان پێیان وایە دەبێت چوار بن ئێرانیەکان بە تایبەتی لایەنە تونڕەوەکانی ئەڵێن دەبێت ئێران بێ بەتەنیا بەڵام دیپلۆماسی زیرەکی ئێران ئەمە دەبینێ بۆ ئەوەی ئەم کارتە دەستی ئەمریکا دەربێنێت دەیەوێ یاریەکی وەها بکەم هەر لە بۆ هەندێش تەماشاکە سوپاسی قەتەریان کرد سوپاسی مەسریان کرد سوپاسی پاکستانیان کرد
سوپاسی تورکیا نەکرد بێگومان و ئەمە نیشانی ئەدا کە تورکیا یان تەماشا دەکەین کە لە نێوان تورکیا و ئێراندا هەتاوەکو ئێستاش ناڕوونیەکەیە و ئەمە پەیوەندی بە سیاسەتی باریک و ژەهراوی تورکیا هەیە لەگەڵ ناتۆ لە دژی ئێراندا یان جارێ ئەمەیان دیارمیە با کۆبوونەوەکەی ناتۆ لە ئەنقەرەتەوە ببێ بزانین چی ڕۆدا چ بڕیارێک دەرەچن ئەمانە باشتر هەمویان دەبین بەڵام بەگشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا سیستەمێکی نوێ لە ئارادایە و لەو سیستەمە نوێیەدا ئێران ڕۆلێکی زۆر گەورەی پێدەدرێ بەڵام ئەو ڕۆلە گەورەیە ئێران ناتوانێت بە تەنیا بیباتە سەری ئەگەر بە تەنیا بیباتە سەری دەبێتە کێشە جارێکی تر کێشەکەم چارەسەر نابنوە دەستی ئەمریکا بەهێز دەبێت دەستی ئیسرائیل بە ناڕاستە و خۆش بێ بەهێز دەبێت لە ناوچەکەدا لە بۆ هەندێک دەبێت ئێران و وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەبێ بەیەکەوە کار بکەن و ئەمە نیشانمان ئەدا کە پشتبەستن لە بۆ ئەوانەی کە ڕکەبەری دەوڵەتن ڕکەبەری سیاسەتی ئەو دەوڵەتانن پشتبەستن بە هێزێکی دیکەی دەرەوەی خاریجی دوور دادت ناداوە دەتکاتە ئامانج و بەرەو جینۆسایدت دەبەوە کارێکی زۆر نابەرپرسیارە نییە مەبەستم ئەوەیە ئەوانەی کە لە سەردەمی عراقدا بینیمان ئەمریکا متفقی استراتیژی ئێمەیە کوردەکان دەیانگوت کە لە ڕێفراندۆمدا ئەمریکا چی بەسەرهێنان ئەوەمان هەموو بینی و لە هەمان کاتدا لە ڕۆژ ئاوا دەگەی هەرچەندە ئاڵێن پشت بەستن بە خۆمان پێشتر ساڵح مسلیم هەر دەهاتە سەر تەلەڤیزیۆن ئێمە باوەڕ بە ئەمریکا ناکەین باوەڕ بە ئەوانە بەرژەوەندی خۆیان هەیە ئێمە بەرژەوەندی خۆمان ئەم پشت بە گەلێ خۆ دەبەستین بەڵام لە ڕاستیدا وانە بوو لە ڕاستیدا پشتیان بۆ نەدەبست لە ڕاستیدا پشتیان بە ئەمریکا دەبست لەوە حتا پشتیان بە ئیسرائیل دەبست چاویان لێبوو ئیسرائیل هێرشی زیاتر بکاتە سەر سووریا حتا هێرش بکاتە سەر تورکیا شەڕی تورکیا ئیسرائیل دروست بی ئەوان لەو بینەدا بخۆن ئەمە ڕاستیەکە بوو وا تەماشامان کرد چی بەسەر هات هەر لە بۆ هەندێک ئەمە شتێکی زۆر غەڵەتە و کوردەکانی ئێران و لەناو ئەماندا کە بەشی زۆری ئەوەیە ناسیۆنالیزمی کوردایەتی زایۆنی پرۆزایۆنی کارێکی زۆر مەترسیدارتری بیرۆکەی زۆر مەترسیدارتری پێشخست با ئێستا کەس نەڵێ وەڵڵا خۆ ئێمە نەمان کرد ئێمە بەرژەوەندی گەلەکەمان ڕەچاو کرد ئێمە نەچوینە ناو ئێران ئێمە چەکمان لە ئەمریکا وەرنەگرت نەخیر ڕێگەیان پێنەدا ئەمریکا ڕێگەی پێنەدا ئەمریکا جۆی لە ئەردۆغان کرد ئەمە ڕاستیەکە بەڵام شتێکی دیکەش هەبوو بە تەنیا ترامپ جۆی لە ئەردۆغان نەگرت بەڵکو لە هەمان کادا شتێکی دیکەیە لە دوای بەهاری عەرەبی بیرۆکەیەک لەناو بیرۆکراسی ئەو وڵاتە زلهێزانە وڵاتە سەرمایەداریانە دروست بووە ئەویش ئەوەیە نابی دەوڵەتێکی گەورەی وەکو ئەمریکا وەکو چاینا وەکو ڕووسیا وەکو ئەوروپا یارمەتی گروپی ئاکتۆری نادەوڵەتی بدە وەکو داعش وەکو ئیخوان موسلیمین بەڵام باشەکەشیان ئینسان دۆستەکەشیان وەکو هێزەکانی سووریە دیموکراتیە پەژا نابێ یارمەتی ئەوانە بدەن ئەمە غەڵەتە ئەمە پەیوەندی نێودەوڵەتەکان خراپتر دەکا پەیوەندی سەرمایە دەوڵەت خراپتر دەکا و ئەمە بەرەو کوێ دەچێ چەندین ساڵی دەوێت کە کاری لەسەر بۆ ئەوەی بیهێنیەوە ئاستی جارانی هەر لە بەهۆندی ئەو کارە نابێ بکرێ و ئەمە پێم وایە لەناو بیرۆکراسی خۆر ئاوادانە بیرۆکراسی ئەمریکادا ئەمەش ڕۆلی بینی کە دۆناڵد ترامپ کارێکی وانەکە لە ڕێگەی کوردەکاندا ئەم کارە نەکە چەکەکانیان برد چەندن چەندینە ئەمە گرنگ نییە و ڕنگ بێ هەندێک پارچە چەک چوو بن بەڵام ئەمە شتێکی زۆر گەورە ئەمە شتێکی زۆر گەورە بە ئێستاکە فیلمەکانیشی بڵاو دەکرانەوە بەڵام دیارە شتێکی زۆر بچووکە بالیگەڕی مەبەستمان ئەوەیە پشت بەستن بەو هێزانە پشت بەستن بەوانە لە بەرامبەر سیاسەتی دەوڵەت سیاسەتێکی چەند هەڵە بوو چەند کوشندە بوو و زیانی چەند گەورە بوو ئەوە هەمومان بینی و لێرەدا دەبێ کە چۆن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لاپەڕێکی نوێ هەوڵ ئەدرێ لاپەڕێکی نوێ هەڵدرێتەوە لە نێوان ئەو دەوڵەتانە کە بە فیتی ئەمریکا فیتی ئەملاو ئەو لە دوژمنایەتی یەکتری نەکەن بەڵکو بەیەکەوە کار بکەن دەبێ لەمەوە دواش شتێکی نوێ دروست ببێ لە سیاسەتدا دەبێ خەڵکی تەمبەڵ ئەو خەڵکە نیمچە گوایە عەسکەریش نینەخۆ گوایە عەسکەری گوایە پرۆزایۆنی گوایە ئەو کابرایە چییە ئەوەی ملاکەمەی دەکرد
ملاکەمەی دەکرد ئەو پرۆزایۆنیەکە ئەوەی دەیویست بە کلاشینکۆڤ بچێتە ژوورەوە، ئێستا کە دەیوێت بە بۆنکس بچێتە ژوورەوە. ئەمانە دەبێ هەر هەمویان خانەنشین بکرێن، وە لە زیاتی ئەمانە دەبێ شتی نوێ بێنە ئاراوە، دەبێت دەمیرتاژ بێنە ئاراوە. ئەمە بابەتە سەرنجەکەیە، بابەتە گرنگەکەیە لە ئایندەدا دەبێ نەوەکانمان بیری لێ بکەنەوە و لەسەر ئەو بنەمایە لاپەڕێکی نوێ لە سیاست هەڵبنەوە. ئەوەی ئێستا دەکرێت ئەمە سیاست نییە، یان پۆپولیزمە یان کارێکی پرۆکسی هیچ و پوچ و بێمعنایە کە بەداخەوە ناسیۆنالیزمی کوردایەتی بەگشتی کەوتە ناوێ، بەڵام لە شەڕی ئێراندا زیاتر ئەو بەشە زایۆنیستیە کەم مابوو خەڵکەکە بەرەو جینۆساید ببە، کەم مابوو کارێکی زۆر نابەر پرسیارە نەبکە، باش بۆ ڕێگای لێگیرا و ڕێگای پێ نەدرا. هەتا بەرنامەی ئەندا کاتێکی خۆش.